لە شاری کەرکووک بڵاوبوونەوەی مادەی هۆشبەر لە حاڵەتەوە نەبۆتە دیاردا، بەڵام بوونی لە ئاستی حاڵەتیشدا بە زەنگێکی مەترسیدارە ژمارەکرێت. بڵاو بۆتەوە لە نێو شاری کەرکووکدا، بۆیە چارەسەرەکانیش ئەبێت ئێمە بە تایبەتی لە چینی گەنجان و لاوانە و لە نێو ئامادەیی و پەیمانگاکان و هەروەها ئاستی زانکۆکانیش بگرێتەوە. پێویستە هەمووان هەڵمەتێکی بەرفراوان بۆ نەهێشتن و ڕوبەڕووبوونەوەی ئەم مادەی دەست پێ بکەین. من داواکەرم لە مامۆسانی ئاینی، لە مامۆسانی قوتابیان، لە کولیە، لە مەحەد، ئایا هەر کەسێک بێت، ئایا کەسێکی مەحمل ئومیەیش بێت، ناڵین بەس بۆ شەهادەدارەکان وشیار بنەوە قسە بکەن بۆ خەڵک، وەکو میدیاکان بان بکەن، بان سەر جادا بکەن. زۆر پێویستە یەکەم جاتوانین بڵین لە خێزانەوە دەست پێکە، دووەم شت لە مەکتەب و جامعەکان، سێم شت مەلا ئەبێ خۆی کاتێ خوتبەی جومعەکە ئەبێ باسی ئەم شتە بکە. لایەنی پەیوەنددار لە پۆلیسی شارەکە ڕاشکاوانە باس لە بڵاوبوونەوەی مادەی هۆشبەر دەکات، ئەوان ئاشکراشی دەکەن یەکێک لە بەر بڵاوترین مادەکانی بڵاو بۆتەوە جۆری کریستالە کە یەکێکە لە مادە مەترسیدارەکان. ئێمە هەڵەسین بە ئەم واجباتەنی کە ناو شارەکرێت کە ئەوانی کە داڵدەی مخدراتەکەن و ئەوانی کە تەوزیع و فێرکردنی خەڵکەکەن بۆی کە بچنە سەر ئەو ڕێگای و ڕێگەی کە شوێنی نادیارە بۆ مەسیری ئینسان، بۆ مەسیری بەشەر. ئێمە لەم فترەی پێشوە دەیان جار کەمینماندانەوە بۆ ئەو شوێنانی کە مخدراتی لێفرۆشن، ئەو شخصانی کە تەرویجی پێکەن هەمیان گیراون ئێستا حاضر لە چاوەڕێی دادگاکردن. بە پیامەرێک لە ساڵی ڕابردوودا 320 کەس بە تۆمەتی بەکارهێنانی مادەی هۆشبەر دەستگیر کراون، لەوانەش 286 کەسیان دادگایی کراون، 124 کەسیشیان کەیسەکەیان لە دادگایەک لای نەبووتەوە. ئەو کەسانەشی بە تۆمەتی بازرگانی کردن بە مادەکەەوە دەستگیر کراون، ژماریان 51 کەسە. ئەگەر هەوڵێکی جدی نەبێت وە پێشگرتن بە بڵاوبوونەوەی ئەو مادەیە بەکارهێنانی مادەی هۆشبەر لە کەرکووک لە حاڵەتەوە دەبێتە دیاردا. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.